بێمەسکەنی و بەدمەسکەنی دەردێکی بێدەرمان نییە. کۆماری ئیسلامی بەدەل لە دیکتاتۆری هار و چەوسانەوەی بێسنوور خەڵکی لەگەڵ گەلێک کێشەی دیکە بەڕۆژ کردوتەوە کە یەکێک لەو کێشانە بێمەسکەنی و بەدمەسکەنیە. ئەم نەهامەتیە گۆڕخەوی، سەربانخەوی، کارتۆنخەوی، ئۆتۆبوسخەوی و کۆخنشینی لەخۆ دەگرێت. کارناسان نەبوونی مەسکەنی ئەمن و بەهرەمەند نەبوون لە خزمەتگوزاری کامڵی شەهری لە پەراوێزی شارەکان و کرێنشینی لە ماڵە کۆن و پرتوکاوەکان بە بەدمەسکەنی ناو لێدەنێن. بەڵام زێدەڕۆیی نییەگەر هەموو ئەم نەهامەتیانە بخەینە خانەی بێمەسکەنیەوە. هەڵبەت کەسانێک کە سەرپەنایەکیان هەیە لەگەڵ ئەو کەسانێک کە هەل لەم سەرپەنایەش بێبەرین جیاوازیان هەیە. بەڵام کاتێک کە بە شوێن دەرمانی دادەکەوین پێویستە هەمووان وەک بێمەسکەن پێناسە بکەین و هەموو لەقەکانی کۆ بکەینەوە تا ڕێگا چارەی ئەساسی لە بەرچاومان دوور نەمێنێتەوە. کەس ئامارێکی لە ژمارەی گۆڕخەوان یا کارتۆنخەوانی پێکهاتوو لەلایەن خاوەنانی دەسەڵاتەوە بەدەستەوە نییە. مێدیاکانیش بۆ هەبوونی سوژەیەکی بزوێنەری هەست لەم بوارەدا زیاتر سەرنج دەدەنە تاران. لە ساڵی 1395 ئاماری دەیان گۆڕخەو لە گۆڕستانەکانی نەسیر ئاباد بوو بە سەردێری هەواڵەکان. بەڵام کەس بە شوێن دیاریکردنی ئاماری ئەم کەسانە لێکدانەوەی پێگە و ناساندنی ڕۆڵی دەستگا دەوڵەتەکان لە پێکهێنانیدا نەکەوت. لەبەرەوەی کە هێزە ئەمنیەکان بە شێوەی خۆیان ڕێگا چارەیەکان بۆ مەسەلەکە گرتەبەر و ئەویش کوتەکاری و دوورخستنەوەی گۆڕخەوان لە گۆڕستانەکان بوو. لەوەها بارودۆخێکدا ئامادەکردنی راپۆرتێکی کامل و لێکدانەوەی ئەم باسە لە باقی شوێنەکانی ئێران ئەمنیەتی بووە. بەڵام لە گۆشەیەکی ئێران زابۆل ئیمام جومعە باسی لە 6,000 گۆڕخەو کرد کە ڕەنگ بێ بەهۆی ئاگادار نەبوونی لە زانستی کۆمەڵناسی مەبەستی گشت بێخانەولانەکانی شار بوو بێت. بە هەرحاڵ ئەگەرچی ئاماری گۆڕخەوان لە بارودۆخی تاوانبار ناسینیان و کوتەکاری و بڵاوە پێکردن و تەنانەت ئاماری گەڵاڵەی جەنایەتکارانەی نزۆکردنی ژنانی بێماڵ و حاڵ لە بەردەستدانیا، بەڵام سەبارەت بە کرێنشینان و پەراوێز نشینان ئامارگەلێک لەلایەن بەرپرسانەوە دراوەتە مێدیاکان. بەپێی ئامارەکانی ئێستا کە لە ئاستی وردبینیان شک و گومان هەیە، 8.5 میلیۆن بنەماڵن لە ئێراندا کرێنشینن. ئەم ئامارە لە مانگی پوشپەڕی 1400دا لەلایەن جێگری وەزیر و شاهرسازیەوە باسی لێکراوەکە زیاتر لە 1/3 جەمعیەتی 85 میلیۆنی ئێران دەگرێتەوە. بێگومان ڕۆڵی سیستمی سەرمایەدارانەی کۆماری ئیسلامی لە پێکهێنانی ئەم بارودۆخە بە هیچ شێوەیەک لەلایەن ئەم مێدیا سانسۆر کراوانەوە نەدراوەتە بەرباس و لێکۆڵینەوە، بەڵام ئاماژەگەلێک بە ڕۆڵی کابینەکانی دەوڵەت کراوە. بۆ نمونە باز لەوە کراوە کە کابینەی ڕۆحانی لە ماوەی 8 ساڵ دەسەڵاتی پڕ لە گەندەڵی تەقریبەن هیچ مەسکەنێکی دروست نەکردووە. لە بەرامبەردا ڕئیسی جەلادی 67 ڕایگەیاندووە کە لە ماوەی 4 ساڵدا 4 میلیۆن ماڵی هەرزان قیمەت دروست دەکات و زەوی بە خۆڕایی دەداتە خەڵک. هەڵبەت کارناسان وتویانە کە ئەمانە وعدەی سەرخەرمنن. بۆ سازکردنی هەر میترێکی چوارگۆشەی مەسکەن دەوڵەت پێویستە خزمەتگوزاری گشتی لەوانە تەلەفۆن، گاز، ئاو، بەرق و جادەش دابین بکات کە لە تواناییدا نییە، چونکە دزەکان هەموو سامانی وڵاتیان تاڵان کردووە و دەیکەن. هەڵبەت پێشتریش بۆ چارەسەرکردنی کێشەی مەسکەن پرۆژەی وەک مەسکەنی مێهر لەلایەن ئەحمەدی نژادەوە بەڕێوە چووکە بەرەوڕووی شکست بووە. سەبارەت بە ماڵی هەرزانیش پێویستە بوترێت کە بە سەرنجدان بەو هەزینانەی کە لە سیستمی مافیایی کۆماری ئیسلامیدا بوونی هەیە، سازکردنی مەسکەنی هەرزان قیمەت بە مانای واقعی دەبێت بە فەرامۆشی بسپێردرێت، چونکە بازاری مەسکەن لە دەست ئەو باندە بەهێزانەدایە کە ڕۆژ بە ڕۆژ قیمەتی مەسکەن و بە شوێنیدا کرەی ماڵ دەبەنە سەرێ. لە دەیەی هەشتادا هەزینەکانی سازکردنی مەسکەنی مێر نهایەتەن دەبووە نزیکەی 30 تا 40 میلیۆن تمەن، بەڵام ئەمڕۆ بۆ سازکردنی واحدێکی 75 متری بێگومان نزیکەی 400 میلیۆن تمەن هەزینەی سازکردن پێویستە، کەوا بوو قیمەتی سازکردنی هەر مترێک مەسکەن 4 تا 5 میلیۆن تمەنە.
لە هەمان حاڵدا سازکردنی یەک مەسکەن 2 ساڵی کات پێویستکە کە لەم کاتە 9 مانگی بە قۆناغەکانی بۆرۆکراسی و ئیداری و شارەداریەوە بانک و بنیادی مەسکەن تێپەڕ دەبێت. ئەمدام و دەستگایانش تەواوە نقمی گەندەڵین و بەگشتی لە دەست کەسانی بەهێزی سەر بەدەسەڵاتدان. لە پەناکری نشینانەوە کە زۆربەیان لە ماڵی نائەمن و کۆندا دەژین پێویستە سەرنج بدرێتە موسیبەتی پەراوێز نشینیش. بەپێی ئامارەکان 20 میلیۆن کەس پەراوێز نشین لە ئێراندا بوونی هەیەکە لە خزمەتگوزاری لانی کەمی شەهری بێبەرین. ئەمانە زۆربەیان کرێکارانی بێکار و یان لەسەر کار و هەژارن کە خومەینی بە مستەزعەف ناوی لێدەبردن و ئیدعای دەکرد کە ئینقلاب هی ئەوانە. بەڵام ئەو سەردەمەی کە خومەینی زیندوو بوو وەزع لەوەش خراپتر بوو. ئەو بەر لە هەمووان وعدە و بەڵێنیەکانی خستە ژێر پێی و وتی کە ئینقلاب بۆ ئیسلام بووە نەک بۆ هیچ شتێکی تر. مەسکەن یەک کاڵایە. هەڵبەت هەندێک لە شێوازەکانی سەرمایەداری لەوانە سۆسیال دموکراسی و دەوڵەتانی سۆسیال دموکرات لە وڵاتانی ئسکاندیناوی توانیان قیمەتی ئەم کاڵایە کۆنتترۆل بکەن و بە دروستکردنی خانووی هەرزان کێشەی بێماڵ و حاڵی تا ڕادەیەکی زۆر بێن نەخوارێ. لە سیستمی یەکێتی سۆڤیەتیشدا بێمەسکەنی و بێماڵ و حاڵی بوونی نەبوو. بەڵام سەرمایەدارانی گەورە بە توندی دژایەتیان لەگەڵ ئەو ڕێگا چارانە دەکرد و لەلایەن دەستە ڕاستیەکانی ئەم وڵاتەوە بە شکست کێشرا. چارەسەرکردنی بێمەسکەنی و بەدمەسکەنی لە بارودۆخی ئێستادا تەنیا لە سیستمێکدا ممکنە کە کرێکارانی خانەنشینکرا و خەباتکاران بە ڕێبەری چالاکانی کرێکاری و هێزی تێکۆشەری کرێکارانی سەنعەتە سەرەکیەکان بە پێی مێژوو دەتوانن ئەنجامی بدەن و ئەویش نظامی سۆسیالیستیە. چونکە لەوەها نظامێکدا خاوەندارێتی بەسەر زەویدا نامێنێت و شۆڕاکان دەتوانن زەویەکانی وڵات لە ڕێگەی ئیمکانات و سەروەتی هاو بەشکراوەوە بۆ سازکردنی ساختمانە پێویستەکان بەکار بێن و بێخانەولانەیی کرێنشینی و پەراوێزنشینی لە پرۆسەیەکدا و بە خێرایی ڕیشەکەش بکەن.